بەڵام جێگای خۆشحاڵی لەخوا بەزادە جەنابی کاک محەممەدی حاجی محمود ئێستا بریندارە بەڵام تەندروستی باشە عیلاج شتیان بۆ کرێت و جێگای مەترسی نییە شکر لە خوددا بەجێ. بەڵێ کاک ڕزگار نەها ڕەوشە محەممەدی حاجی محمود بێ چ ئاوەیە؟ تەندروستی باشە ئێستا عیلاج شتیان بۆ کراوە لە دێ کۆبانی لە نزیک قەزای داقۆ بریندارەکان حەوت پێشمەرگەش کەشی لەگەڵای ئەوانش بریندار بوون پارچە شتیان بەرکەوتووە و ئێستا عیلاج شتیان بۆ کرێت. لێ چ جایەکی عیلاج بوو تێدەکردنێ؟ حالیان ئێستا بەپێ ئەو تیمە پزیشکیانەی لەگەڵ خێزەکاندا بووە لە دێ کۆبانی عیلاجیان بۆ کرێ و تەداویە کرێن و ئەوەی پێویستیشکا بەرە و خەستخانەکان ڕەوانیانەکە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕزگار ئافۆر پێویدارە مەکتەبە سیاسی حەزب بازار لەستا کوردستانی کوپایەکە ڕاستەخۆ لێرەی کا تەلەفۆنێک مەڕە بوو. زۆر سپاس.